یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە هەموو بۆنەیەکدا لە پێش هەڵبژاردن بێت دوای هەڵبژاردن بێت بەردەوام گرنگی باخی بە سەرجەم چین و توێژەکانی ناو کۆمەلگایەوە بەشێکی گرنگی ناو ئەم چین و توێژەی کۆمەڵ کەسوکاری شەهیدان و ئەفالکراوانە بە تایبەت لە گەرمیان لە ناوچەی گەرمیانی ئەزیزەوە کەیشێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرۆک مام جەلالەوە یاخود سەرۆک باڤڵ یاخود کاقوباد یاخود خانمی یەکەمی عێراق بەردەوام بایەخ و گرنگیان بە کەسوکاری شەهیدان و ئەفاکراوان داوە هەر لە هێنانەوەی ڕووفاتەکان بێت یاخود ئاوەدانکردنەوەی ناوچەکانی گەرمیان بێت بە بێ جیاوازی. بەڵێ بێگومان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە حیزبی شەهیدان ناسراوە هەمیشەیەکیتیش خۆی باسی لەوە کردو ئەوەی کە هەیە و بەرهەمانەی کە ئێستا هەیە بەرهەم و هەروە خزمەت و قوربانیدانی شەهیدان و ئەرفالکراوانن کە بەرهەمێکی ئێستا هەمانە لە سایی ئەوانەوەیە. بەڵێ هەر لەو سۆنگەیەوە کەسوکاری شەهیدان و ئەفاکراوان بڕیاریان داوە 11 سنووقەکانی دەنگدان سەوز پۆش بکەن. بە سوپاسەوە بەڕێستا سلێمانمان لەگەڵایەن و سەر و شارەزا لە بواری ئەنفال و جینۆساید لە کەلارەوە کاک تەها بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی ئەم دڵسۆزەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک قوباد خانمی یەکەمی عێراق لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ کەسوکاری شەهیدان و ئەفاکراوان؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەرفەتەکەتان. باوەڕم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە کە هەمیشە بایەخی ئەولەویەتی یان بایەخی یەکەمی بۆ کەسوکاری شەهیدان و کەسوکاری ئەنفال و کەسوکاری تاوانەکانی جینۆساید بووە لە سەر تاسەری کوردستان. بێگومان گەرمیان وەک پانتایەکی بەرفراوان کە زۆرترین کەسوکاری شەهیدان و زۆرترین کەسوکاری قوربانیانی تاوانی ئەنفال و تاوانی جینۆسایدی لێیە دەبێتە بەشێکی گرنگ یان سێکتەرێکی گرنگ لە بەرنامە و پرۆژە و کاری یەکێتی وەک چۆن لە ڕابردووە ئەمەی بە گرنگترین سێکتەر زانیوە و لە داهاتووشە و لە ئێستا و لە داهاتووشە دیسان بە گرنگی زانیوە وەکو جەنابتیش ئاماژەت پێکرد سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کاک قوباد خانمی یەکەمی عێراق شاناسخان و تەواوی ئەتوانم بڵێم پەیکەری یەکێتی نەدەتوانێت داببڕێ لە کەسوکاری شەهیدان و کەسوکاری تاوانی ئەنفال و تاوانەکانی جینۆساید و نەش دەتوانێت لە بیریان بکە. هەر لە بەرەمەشە ئەگەر تێبینی بکەی لەناو کەسوکاری قوربانیان پێشوازیەکی گەرم پێشوازیەکی گەورە لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و من لەو مانگەشی کە لە کوردستانم و لە ڕابردووشە کە هەر کوڕی ناوچەی گەرمیان بوومە هەمیشە هەم وەکو قوربانی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتی شێری بەرکەوتووە هەم وەکو خزمەتگوزاریش پشکی شێری بەرکەوتووە لە بەرامبەر بەرپرسیارەتی و ئەرکی لە ناو کەسوکاری شەهیدان و لە ناو کەسوکاری قوربانیانی تاوانی جینۆساید و ئەنفالدا. باشە کاکتا یەکێتی هەمیشە قوربانیدانی شەهیدان و ئەنفالکراوان و کەسوکاریانی بەرز نرخاندووە. ئەولەوێتی پێداون تەنانە لە دامەزراوەکانیشدا لە سەرجەم لایەنەکانە ئەولەوێتی داوەتە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان. تا چەند بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان چانسێکی باشترە یاخود کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان درکیان بەوە کردووە کە بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرفەت و چانسێکی باشترە بۆ ژیانێکی باشتر بۆ ئەوان و سەقامگیریەکی زیاترە بۆیان. دەتوانین لەسەر دوو ئاست ئەمەدا بەشکەین. ئاستێکیان یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بەهێز بێ ئەوەندەی تر پرسی کەسوکاری شەهیدان و پرسی کەسوکاری تاوانی جینۆساید و ئەنفال دەبێتە یەکێک لە سێکتەرە هەرە گرنگەکانی کارکردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش وەک چۆن لە ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چ لە ناو حکوومەتی عێراقی و چ لە ناو بەڵێن لە چوارچەوەی سەرۆکایەتی کۆماری عێراقدا کاریان لەسەر پرسی کەسوکاری شەهیدان و دۆسەی کەسوکاری شەهیدان و دۆسەی
تاوانەکانی جینۆساید و ئەنفال کردووە ئەم هێزە هەتا چەند بەهێزتر بێ ئەم کارکردنە و میکانزمی ئەم کارکردنە بەهێزترە بێ با بۆ نمونە باسیکەین مەسەن بۆ نمونە سبەینێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کورسان و لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بەهێز بێ لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند بتوانێت سەرکەوتنی گەورە لەم هەڵبژاردنە تۆمار بکە ئەوەندە ڕنگدانەوەی دەبێت لەسەر دۆسیەی بۆ نمونە تاوانی جینۆساید و ئەنفال لە پرسی قەرەبووکردنەوە لە پرسی کۆتاهێنان بە هێنانەوەی ڕووفاتی کەسوکاری قوربانیەکان لە پرسی مەسلەی داوای لێبوردنکردنی دەوڵەتی عێراقی لە بەرامبەر کەسوکاری تاوانەکانی جینۆساید و لە تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەندیان بەم مەلەفە و تەنانەت تا ئاستی ڕێگریکردن و کارکردن لەسەر پرۆژە یاسایی ڕێگریکردن لە دووبارە نەبوونەوەی تاوانی جینۆساید و تاوانەکانی ئەنفال جارێکی تر لە هەرێمی کوردستان بۆیە من باوەڕم وایە و بە پێی سەرنج و تۆمارکردنی سەرنج و گەڕانم لە ناو کەسوکاری شەیدان و لە ناو کەسوکاری تاوانەکانی ئەنفال و جینۆساید پێشوازێکی زۆرگەرم لە لیستەکەی یەکێتی هەیە و باوەڕ و متمانەشیان بەوە هەیە کە یەکێتی یەکێکە لە هێزە سەرسەختەکان کە تا دوا هەناسە داکۆکی لەم توێژ و لەم شەریحەیە دەکات. بەڵێ کەواتە کاکتەها بەڕێستان وەک نووسەر و شارەزا لە بواری جینۆساید و ئەنفال بۆ چوونی کەسوکاری شەیدان و ئەنفاکراوان چۆنە بۆ ئەو بەرنامەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایڕشتووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. پێش هەموو شتێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچی بکا و هەرچی کردبێ بۆ کەسوکاری شەیدان و کەسوکاری ئەنفالکراوان ئەمە بە منەت نایفرۆشێتەوە بەوان ئەمە بۆی لێرە ینی کۆتایی بەمە بێنین بەڵام باوەڕم وایە و بەپێی نزیکایەتیم لە ئەو توێژەی کە جەنابەت پرسیارەکەت لەسەری کرد خەڵک پێشوازێکی گەرم لە هەوڵ و لە کۆشەکانی یەکێتیەکە خەڵک پێشوازێکی گەرم لە بەرنامەی هەڵبژاردن و تەنانەت ئەو ڕێوشوێنانەشەکە کە یەکێتی بۆ کارکردن دایناوە و هەر خەڵکیش چاوەڕوانی ئەمە لە یەکێتی دەکا و کەسوکاری شەیدان و کەسوکاری قوربانیانی تاوانی جینۆساید و ئەنفالیش وەک بەشێک لە خەڵک باوەڕی زۆرم بەوە هەیە کە متمانەی خۆیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەدەن چونکە پێیان وایە ئەم هێزە تا چەند لە بەغدا بەهێز بێ ئەم هێزە تا چەند لە بەغا سەنگی هەبێ ئەم هێزە تا چەند لە بەغا حزوری هەبێ ئەوەندە کاریگەری لەسەر داخوازی و داواڕەواکانی ئەوان هەیە کە بەشێکی هەرە زۆریان جگە لە داخوازی خودی کەسوکارەکانی بڵێن کەسوکاری قوربانیەکان پەیوەندی تەنانەت بە پرسە گەورەکەەوە هەیەوە کە پرسی نەتەوەیی و نیشتیمانیە لە بەغداش. بەڵێ کاکتا یەکێک لەو کارە هەرە گرنگانەی کێکێتی نیشتیمانی کوردستان کردی کە زۆر لە لایەنەکانی تر دەیانتوانی بیکەن بەڵام نەیان کرد ئەویش هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بوو هەروە پشکنین و وەرگرتنی سامپڵی خوێنی کە سوکاریان بوو گەرانەوەی ڕووفاتەکانیان بوو بۆ کە سوکاریان هیچنا لەگەڵ و ڕووداوە سەخت و ناخۆشی بەسەریان تۆ هاتووە ئارامەیەکی بەخشێ کە سوکاریان ئەم کارە گرنگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کردی تا چەند پەیامی ئەوەی یایە کە سوکاری ئەنفالکراوان و شەهیدانیش کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە لە خەمی ئەوەندایە. بەبێگومان ئەمە هەر بۆ خۆی پرۆسەکە پرۆسەی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و مەسلەی وەرگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری قوربانیەکان و دواتر بیرت نەچێت بەردەوامبوونیش تا ئێستاکە لە پرۆسەکە ئەمە متمانەیەکی گەورەی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسوکاری شەیدان و کەسوکاری قوربانیانی تاوانی جینۆساید و ئەنفال دروست کردووە و هەر ئەم متمانەیەش وا دەکا ئەم پرۆسەیە بەردەوام بێ و هەر ئەم متمانەیەش وا دەکا خەڵک هەر ئەمە چاوەڕوان لە یەکێتی بکە و چاوەڕوانی ئەوەش بکات تەنانەت نەک گۆڕێک و دوو گۆڕ و سێ گۆڕی بە کۆمەڵ بەڵکو تەواوی گۆڕە بە کۆمەڵەکان لە عێراق هەڵبدرێتەوە و ڕووفاتەکانیان بهێنرێتەوە بۆ کوردستان و هەر کەسە و ببێتە خاوەنی ناسنامەی ڕاستەقینەی قوربانیەکەی لە ڕێگای وەرگرتنی سامپڵی خوێن و پشکنینی DNA. بەڵێ کاکتا بەردەوام تەئکید لەسەر بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت لە شاری بەغداد هەڵبەت داشکرایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا و لە ئێستا و لە داهاتووشدا
کار بۆ بەرژەوەندەکانی هاوڵاتیانەکە بەبێ جیاوازی. پرسیارەکەم لێرەدا ئەوەیە تا چەند گرنگە هاوڵاتیان دەنگ بن بە لیستی 222 یەکێتی بۆ ئەوەی یەکێک لەو بابەتانە هاوتاکردنی موچەی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوانە لەگەڵ عێراقا کێچەتی بەردەوام داکۆچی لێکاتەوە و تەشیدیشی لێکاتەوە. ئەگەر سەرنج بدەیت هەر لەو کۆڕ و کۆبنەوە و کەرنەڤاڵە جەماوەریە بەرفراوانانی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر تاسەری ناوچەکانی کوردستان ئەنجامیەدا یەکێک لەو خاڵانەی نەک تەنها یەکێتی جەختی لێ بکاتەوە بەڵکو ئەو خەڵکە بە تایبەت ئەو شەریحەی گەنجە ئەو توێژی گەنجان چین و توێژەکانی تر بەگشتی کە ئامادەی ئەو کەرنەڤاڵە جەماوەریانە بن مکوڕی لەسەر ئەوەکەن جەخت لەسەرەوەکەنەوە ئەم ئەرکە قورسە بە تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ لە ڕێگای سەرۆکەکەی کە جەنابی بافڵ تاڵەبانیە. ئەمە بۆ خۆی ئەتوانم بڵم متمانەیەکی گەورەیە جێ دڵخۆشیێکی گەورەیە و هەر ئەو پێشوازیە گەرمەش کە لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 222 دەکرێت جەختکردنەوەیە لەسەر ئەو متمانەیە چونکە ئەم متمانە پێدانە ئەم جۆش و خرۆشە جەماوەریە لە پێشوازیکردن لە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە لە خۆڕان نەهاتووە بەڵکو پێشینەیەکی دوور و درێژی هەیە و بە تایبەت ئەگەر نمونەیەکی بەسیط وەرگرین هەر لەم چەند مانگەی ڕابردوو کۆمەڵی ئەرکی قورس و لە نێویاندا ئەرکی ئیشکردن لەسەر موچە و ئەرکی هێنانەوەی موچە و ڕازیکردنی حکومەتی عێراقی و ڕێکەوتن لە نێوان حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی دەرخەری ئەو ڕاستەیە. لەبەرەوە من باوەڕم وایە خەڵک پێشوازێکی گەرم لە لیستی ژمارە 222 یەکێتی دەکا و خەڵک بە جۆش و خرۆشەوە پێشوازی لەم لیستە دەکا و خەڵکیش تێگەشتووە لەوەی ئەم هێزە هەتا بەهێز بێ لە بەغدا هەتا حزوری جدی هەبێ لە بەغدا هەتا مقعدی پەرلەمانی و نوێنەری زیاتری هەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریگەریەکانی زیاتر هەبێ لە چارەسەرکردنی تەواوی پرسە هەڵواسراوەکان لە نێوان حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان. بەڕێز تا سلێمان نووسەر و شارەزا لە بواری جینۆساید و ئەنفال سپاس کە لە کەلاری ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بنەوە کامیشە.